من اونی که برام مهمه آبروی اسلام و انقلاب. بڵاوبوونەوەی شریتێکی دەنگ لە چاوپێکەوتنەی 28 ساڵ لەمە و پێشی ئایەتوڵڵا مونتەزری جێگیری ئەو کاتی ڕەبەرایەتی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ 4 ئەندامی کۆمیتەی مەرگ کە بڕیاری لێسەدارەدانی نزیک بە 4,000 بەندکراوی سیاسیان لە هاوینی ساڵی 1367 هەتاوی لە ئێراندا دەرکرد کاردانەوەیەکی زۆری هەبووە. لەم شریتەدا مونتەزری بە توندی ڕخنە لە بڕیاری لەسەدارەدانی ئەو زیندانیانە دەگرێت و وەک کردەوەیەکی دژە مرۆڤی و جەنایەتکارانە ناوی دەبات. ئەو کۆمیتە کە لەسێ بەرپرسی باڵای دەستگای دادوەری ئێران و نوێنەرێکی وەزارەتی زانیاری ئەو وڵاتە پێکهاتبوون بە فەرمانی ئایەتوڵڵا خومەینی دامەرزێنەر و ڕێبەری ئەو کاتی کۆماری ئیسلامی بێدادگاییکردن و تەنیا بە پرسینی چەند پرسیاری ئاسایی سزای لەسەدارەدانیان بەسەر ئەو چەند هەزار بەندکراودا سەپاند کە پێشتر بە زیندان جەزادرابوون. زۆربەی ئەو لەسەدارە دراوانە بە ئەندامیەتی یا لایەنگری لە ڕێکخراوی مجاهدینی خەڵق تاوانبار بوون و بەڵام جگە لەوان ئەندامان یا تاوانباران بە ئەندامەتی یا لایەنگری لە هێزە چەپەکان و هێزە کوردیەکان لە قوربانیانی ئەم بە کۆمەڵکوژیەی بەندکراوان بوون. ئێستا 28 ساڵ دوای ئەو چاوپێکەوتنە ئێشتا کۆماری ئیسلامی لە سیاسەتی لەسەدارەدان بەردەوامە و بۆ وێنە لە حوتوی ڕابردوودا زیادە لە 20 زیندانی کوردی سنی مەزهەب کە بە زیندانی بڕوا دەناسران لە ئێران لەسەدارە دران و دواتریش هەر لە حوتوی ڕابردوودا زیندانیەکی پەیوەندیدار بە بەرنامەی ناوەکی ئێران کە پێشتر بە 10 ساڵ زیندان سزا درابوو لەسەدارە دراو. لە کۆتای حوتەکەشدا زیندانی سیاسی کورد محەممەدی عەبدوڵڵای لەسەدارە درا کە دادپارێز پێشتر بڕیاری کۆتایی هێنان بە لێپرسینەکان و بێتاوانی ئەویدا بوو. ئەمە لە کاتێکدایە کە ڕێکخراونێنەتەوەیەکان و لەوانە زێد ڕەعەت حوسێن کۆمیسەری باڵای مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان بە توندی ئەم لەسەدارەدانانەی شەرمەزار کردبوو. چالاکانی سیاسی و مافەکانی مرۆڤیش ئەگەر چی لەناو ئێران ناتوانن بەرەنگاری ئەم بڕیارانە بکەن بەڵام لە دەرەوەی وڵات و لەوانە لە هەرێمی کوردستان خۆپیشاندانیان سازداوە وەک پەیامنێری ئێمە لە هەولێر ئەحمەد زێباری بۆمانی راپۆرت کردووە. چاودێران دەپرسن بۆچی کۆماری ئیسلامی ساڕای ئەو ڕخنە و کاردانەوانە بەردەوامە لە سیاسەتی لەسەدارەدانی ئەو مرۆڤەی کە بە جوڵانەوە و تەنانەت بیرکردنەوەی دژی بەرژەوەندەکانی خۆی تاوانباریان دەکات. بۆچی کۆماری ئیسلامی لەم پەیوەندەدا تەنانەت یاساکانی خۆشی ناپارێزێت. شاهد عەلەوی دەنگی ئەمریکا.